ئازیزان لە یەکەم تەوەری ئەمڕۆمان قسە لەسەر سەلامەت و تەندروستی گۆشت ئەەکەین. جا لەسەر ئەم بابەتە ئەدوێن لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمانە کە تایبەتمەندیەکانی گۆشتێکی سەلامەت چیە و هەروەها لە ئێستاە ئەبینن کە زۆر کەس بەرەو سەیرانەچە هەڵبەت ئەگەر ئەم بارانبارینە لەخوا بە زیابێ ڕێگە بدە ئەبینن لەسەر شەقامەکان هەندێک لە خاوەن ئاژەڵەکان ئەبینی ئاژەڵەکان کەڵ کردووە و هەر لەسەر شەقامەکەی ڕاستەوخۆ گۆشتەکەی ئەفرۆشن. لەسەر ئەم بابەتە ئەدوێن لەگەڵ میوانەکەمانە بەردەوام وتراوە ئەم جۆرە گۆشتانە مەکڕن و باش نییە، بەڵام هۆکارەکەی چییە کە ئەوترێت ڕێگە پێدراونیە باش نییە و لەوانەیە زیانی تەندروستی لێ بکەوێتەوە ئەو زیانانە کامێ و هەروەها لەسەر هەواڵێکیش ئەدوێن کە ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر لەسەری قساکرێت کە پەیوەندی هەیە بە ڤیددیۆیەکەوە باس لە هەبوونی جۆرێک لە کرمەکات لە گۆشتە. قساکەین لەسەر ئەم ڤیددیۆیە کە ئەم ڤیددیۆیە چیرۆکەکەی گەڕێتەوە بۆچی و ئایا بەڕاستی گۆشتی ئاژەڵە یا گۆشتی گیانلەبەرێکی دیکەیە و خەریکە بە شێوازێکی ناڕاستەقینە هەواڵەکە ئەگوازرێتەوە. ئەمانەوێت لەسەر ئەم بابەتانە بدوێن بە میواندەرەتی زۆر بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەر کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی گۆشتن. دکتۆر ئەرکان سڵاوە لێبێ زۆر بەخێراتی. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. دکتۆر هەر سەرەتا بە بزانین کە لە ڕووی زانستیەوە گۆشتێک کە سەلامەت بێ بۆ خواردن تایبەتمەندیەکانی چییە؟ بەڵێ بە پێشەوەیەکی گشتی سپاس بۆ جەناب سڵاو بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ قسانیەم دەرفەتە. بە شێوەیەکی گشتی ئەگە پێناسەی گۆشت بکەین بە هەموو خانە و شانە و ئۆرگانەکانی ئەندامەکانی لەشی ئاژەڵە وترێت کە ئەشێت بۆ خواردنی بەکارهێنانی مرۆڤ لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی یاساییەوە و لە ڕووی ئاینیەوە، چکە لە هەر وڵاتێک بە جۆرێک ئەم گۆشتە بەکارهێنرێت. پاش ئەوەی کە گۆشتەکە بە زنجیرەیە گۆڕانی کیمیاوی و فیزیایی دەڕات لە ماستولکەوە دەبێت بە گۆشت بەمە دەوتێت گۆشت. باڵێ زۆر باشە. جا هاوڵاتیان بە چیا بزانن ئەم گۆشتە گۆشتێکی تەندروستە بۆ خواردن یاخودنا؟ بەڵێ بۆی هاوڵاتی بە یەک دێر بۆی ئاسان بکرێ هاوڵاتی نابێت گۆشتێکی ناتەندروست بکڕێ گۆشتێک بکڕێت کە پشکنینی بۆ نەکرابێت. ئەمە بۆ هاوڵاتی زۆر ئاسانە بێت گۆشتێک مۆری پزیشکی ڤێتێنەری یاخود مۆری کوشتارگەکانی پێوە نەبێت نابێت هاوڵاتی بیکڕێ. ئەمە بە شێوەی کورتی بە شێوە کۆڵی درێژتر باسی بکەین ئەوەیە کە ئەبێ ئەم ئاژەڵە کە سەر ئەبڕێ خوێنبەربوونی تەواوی بۆ کرابێت، پاشان لە میدیا یاخود لە شوێنێکا سەر ببڕێ بەریەکەوتنی نەبێت بۆ هەوا یاخود بۆ مادە پیسبووەکان، چکە گۆشت و خوێن ناوەندێکی زۆر زۆر لەبارن بۆ گەشەی بەکتریا. واتە بە شێوەیەکی ساتر بیڵێن ئامارێکم خوێنەوە لە 20 خولەکە گۆشتدا برێ لە پلەی گەرمی ژووری ئاساییە و بەریەکەوتنی هەبێت لە هەوا ڕێژەی بەکتریاکانی ناوەی دوهێندە بێت ئەبێ و ئاژەڵی سەر ئەبڕێ لە ناوەندێکی دوور لە گەشەی بەکتریا دوور لە پیسبوون ینی سەر ببڕێ. پاشەوە ئەبێ ئەم گۆشتە پشکنینی بۆ بکرێ، چکە ئێمە کۆمەڵێک نەخۆشی زۆرمان هەیە هاوبەشن لێ نێوان مرۆڤ و ئاژەڵە، پیانەوترێ نەخۆشی هاوبەشەکانی نێوان مرۆڤ و ئاژەڵ کە بە 320 نەخۆشی زیاتر مەزەنداکرێن کرمیشیتی ڕەشەوڵەقی کردن نەخۆشیانە. ئەبێ پزیشکی پسپۆڕ ئەم بڕیار بدە ئەم گۆشتە شیاو بۆ خواردنیانە. پاش ئەوە قۆناغی سێم کۆتاییە کە بێ ئەم ئاژەڵە پاش سەربڕین لە 0% بۆ 4% 12 کاتژمێر بۆ 24 کاتژمێر هەڵبگیرێ بۆ ئەوەی پلەی ترشێتی گۆشتەکە دابۆزێت و کۆمەڵێک گۆڕانکاری کیمیاوی فیزیایی کە شێوەیەکی زانستیە ڕوایات ببێ بە گۆشت لە ماسوولکەوە دەبێت بە گۆشت اینجا شیاوە بۆ خواردن. زۆر باشە. جا دکتۆر هەندێک جار هەیە هەر لە قەسابیەکانە ئەبینیت گۆشتێک واتە ئەم گۆشتە ئیتر لە کوشتارگاکانە سەر بڕیا و مۆریشی پێوەیە بەڵام بۆنێکی هەیە. ئایا ئەمە واتای ئەوەیە کە ماوەتەوە گۆشتەکە گۆشتێکە بۆنی بێت ڕێگە پێدرا و خواردنیان نا؟ بەڵێ کە باسی لە بۆنەکەی ئێمە بۆنێکی تەبیعی گۆشتمان هەیە کە لەوەیە ئاشنا بێ بە زۆر هاوڵاتی، بەڵام کۆمەڵە بۆنمان هەیە هەندێکی تەبیعیە هەندێکی ناتەبیعیە. هەندێک لەو بۆنانەی کە تەبیعین بریتێ لە بۆنی ئەو خۆراکەی ئاژەڵەکە بەکارهێناوە، جۆری ئەندێک مەسەڵەن ڕۆنی بەکارهێناوە، جۆری گیاکەی بەکارهێناوە، ئەوەی لە کوردواری خۆمانە پێوتە سیر و پیازوانەی بەکارهێناوە تا بۆنی
گۆشتەکەش ئەگۆڕێ ئەمانە هەندێکیان بە تەبیعی دانرێن ئەمە هەر بە تازەی یان نەکاتی بە کوڵان تازایی بە کوڵانیش بە هەمان شێوە جۆرێکی تریان بۆنی ناتەندروستن کە زیادبوونی مەسەرەن ئەسیتۆنە یوریایە ئەمانە کۆمەڵێک مادەن کە بەهۆی نەخۆشیەوە لە گۆشتەکە ڕێژیان زیادە بێ و ڕەنگی ڕنگ و تام و بۆنی گۆشتەکە شتێکەیەن و هەندێکیان گۆشتەکە گۆشتێکی تەبیعیە یاخود گۆشتێکی تەندروستە لە ئاکامی هەڵگرتن شێوازی هەڵگرتن کە بەداخەوە کوژانەوە و داگرستانی پلەی گەرمی ناو بەفرگرەکان گۆشتەکە تێکەیە هەر گۆشتێک پلەی گەرمیەکەی بەرز و نزم کات لە کاتی هەڵگرتنەوە تێکەچێ بەکتریا گەشاکە یاخود زۆرمانەوەی گۆشتەکە بەکتریا گەشاکاتەیە دکتۆر دیمەنێکە بینین لە قەسابیەکانە ئەوەی کە بۆ نمونە بە ڕۆژە ئەمان بۆ خۆیان کۆمەڵێک بەڕادیان هەیە بە فرەگر کە بە شەوە ئەیخەنە ناو بەڵام بە ڕۆژە ئەیهێنە دەرەوە هەڵیەوە بەداخەوە بیزەبت ئەو قسەیەکە کردم گۆڕینی پلەی گەرمای ئەو گۆشتە لە دەرەوە عەرزیەکە چەند کاتژمێرێک لە پلەی گەرمی ئاسایی دەرەوایە پاشانی خاتەوە ناو بەفرگراکەی بەکتریا سیفەتێکی سیفەتی خۆگونجانی هەیە لەو پلە گەرمیە ناو بەفرگرەکەش گەشاکە پلەی گەرمی کردنەوە بەستنەوەی گۆشتەکە هۆکارێکی یای دەرە بۆ گەشەی بەکتریا بەداخەوە ئێمە گۆشتەکان کە چێتە هەناوی مرۆڤەوە لەسەر دەرەوە عەرزەکرێ بەڵام جلوبەرگ و دوو لە ڕووی جەنابە پێڵاو و شتی و ئاخرەکە ناو جامخانەوە و شوشەوە ئەمە یەکێکە لە کلتورە خراپەکان کە لای ئێمە هەیە بەداخەوە دکتۆر با هەر لەسەر گۆشت بدوێنوە لەسەر تایبەتمەندەکانی گۆشتێکی سەلامەت لە ڕووی ڕەنگەوە گۆشتێکە سەلامەت بێت چ ڕەنگێکی هەیە بەڵێ هەنێک جارە بینین ڕەنگی دەرەوەی ئەڵەی ماوەتەوە لەگەڵ هەوایە تێکەڵەوە ڕنگ بە شێوەیەکی گشتی بڵین ڕەنگی گۆشت لە ئاژەڵەکەوە بۆ ئاژەڵێکی تر ئەگۆڕێ و لە تەمەنی ئاژەڵێکە بۆ ئاژەڵێکی تر ئەگۆڕێ بەگشتی گۆشتی سوور کە مەڕ و بزن و ڕەشەوڵاخ و گوێرەکە گرێتەوە سوورە بەڵام سووری ئاڵ و سووری تێرمانەیە سووری ئاڵ کە بە گوێرەکە و ئەمانە گۆشتەکەی سووری ئاڵە سووری تێریش کە لە مانگا و ڕەشەوڵاخە هەیە بەڵام سوورێکی تاریکمان هەیە کە بریتە لە کارلێکی گۆشتەکە لەگەڵ هەوا واتە ئەگەر گۆشتێک لە دەرەوە زۆر بمێنێتەوە لەگەڵ هەوا کارلێکەکە چینی دەرەوەی گۆشتەکە کە هیمۆگلۆبینی خوێنی تەیە لەگەڵ ئۆکسیجینە کارلێکەکە ئۆکسی هیمۆگلۆبین دروستەکە ئۆکسی هیمۆگلۆبین ئەو مادە ڕەشەیە کە گۆشتێکە چینێکی ڕەشی تۆخی بەسەرەوەیە کامە زۆر جار توانی بڵێن هۆکارێکە کۆ بڵێ نیشانێکە بۆی کە بڵێم گۆشتە زۆر ماوەتەوە لە پلەی گەرمی دەرەوەی بەفرگرەکە بەڵێ دکتۆر ئەرکان ئەم زانیاری دروستە کە هەرچێ ئاژەڵەکە ئەگەر مناڵتر بێت تەمەنی کەمتر بێ ڕەنگی گۆشتەکەی ئاڵترە هەرچێ بە تەمەنتر بێ ڕەنگەکەی تۆخترە بە ئینگلیزەکەی ئەڵێ ئەوتەیە گوڵی ڕۆزیمان هەیە ینی کاڵتر و دارێک ڕێزمان هەیە تۆختر هەت تقریبەن ئەو قسەی جەناب دەکاتەوە بەڵێ دروست دەکات ئەمزانیر باش دکتۆر ئێستا ئەبینین لەسەر شەقامەکان گۆشت هەیە واتە ئەو کەسانەی کە گۆشتەکە بێەوەی کە لە کوشتارگایە سەر بڕیابێ خۆیان بە شێوەیەکی ڕاستەوە خۆ ئەم گۆشتە ئەفرۆشن لەسەر شەقامەکانە لەسەر ڕێگەوبانەکان بەتایبەتەوەی کە ئەچێتە دەرەوەی شار ئەمە بۆ شتێکە کە ئەوترێت بەردەوام نابێ هاوڵاتی بەکاری بهێنێ زیانیم گۆشتە چییە؟ بەڵێ بەداخەوەمێکی لە کرد و لە خراپەکان کە چەند ساڵە لە ئەلامەوە و تیمەکانی مەسەلەن قایم قایمەت و لایەنە پەیدارەکان هەوڵی بنەبڕکردنیەن بەڵام بەڕای من ڕۆشنبیری خەڵگە بێ ڕێگر بێ لەوەی کە تۆی هاوڵاتی ئەو گۆشتە نەکڕی ئەوەندە ڕۆشنبیریت هەبێ بۆ چەند هەزار هەندێک جار بەهۆی نرخەوە خەڵک نرخەی کەمترە ئەیکڕێ ئەم گۆشتە گۆشتێکی مەترسیدارە بۆ تەندروستی مرۆڤ هاوڵاتی بەڕێز لەبری ئەوەی گۆشت و پرۆتین بۆ ماڵ و منداڵەکەی بکڕێ نەخۆشی بەکتریایان بۆ ئەکڕێ چکە ئەم گۆشتە پێچەوانەی ساندەری گۆشتێکی تەندروستە ئەم گۆشتە لە سەربڕینیەوە هەتاوەکو بەکارهێنانی بە زنجیرەیەک قۆناغی پیسبوو ناڕات سەربڕینی تەندروست نییە نازانرێت چەندێک خوێنبوونی بۆ کراوە پشکنین کە وتمان چەندەها نەخۆشی هەیە لە گۆشتی ئاژەڵ و مەڕەوە گۆشتی مەڕ و بڵاخ و تەنانەت مریشکیشەوە ئەگوازێتەوە بۆ مرۆڤ ئەبێ
هەندێک جار پزیشکەکەش توانای نییە نمونەیەکی لێ وەرەگرێتەوەی بعد بۆ تاقیگا بزانێ ئەم گۆشتە تەندروستە یان نا پزیشکەکەش جاری وایە جۆری نەخۆشەکە بۆ شێوەی بە تاقیگە بڕیار بکە ئەم گۆشتە تەندروستە یان نا پاش ئەو میدیایی کە دائەنرێن چەند ڕۆژێکە پلەکانی گەرمان بەرزە بێتەوە پلەی گەرما چێتە 15 بۆ 20 بۆ سەر و 25 و 30 پلەی سەدی ئەو گۆشتە چەند کات ژمێرە لە بەیانیەوە تا نیێڕۆ لەو سەرجادەیە هەر کوڵانی ماوە ئەوەندە پلەی گەرماکەی بەرز بێتەوە ئەمە هەمووی ئەبێتە وەکو بڵێ قۆمبەلەیەکی بەکتریایی بۆ هاوڵاتی ئەویشی کڕێت و بە کورتەکەی ئەمە زۆر ناتەندروستە دوایە جا هەنێک جار ئەبینین گۆشتەکە دڵقێکی تێوا پێچن واتاوەی بۆی باش بڵێ بەڵێ یعنیەوەی کە ئەوەنەی ترکەشەکە گەرمەکە بۆ گەشەکردن ئەمە لەو لایەوە کە خۆی ڕێگەیە گرێکە بەرکەوتن بە بەس لە هەمان کاتە خۆی نۆرمەڵی بەکتریای تیا گۆشتەکە تۆ لە بارێکەکەی بۆی پلێ گەرماکەی بەرز بێتەوە گەشەی تیا بکە پاساوی و کەسانە ئەوەیە ئەڵەن چون لەسەر ڕێیە گەرماکەیەکە کەڵی ئۆتۆمبیلەکان نەکەوێت با پیس دروستە بەس چی لە پلەی گەرماکەیە وایە بێگومان دکتۆر بەکتریەکان کەواتەم جارە باشتر ئیشی خۆیانەکەن زۆر باشە کاتە هاوڵاتیان ئەو گۆشتە نەکڕن و گۆشتێکە لە قەسابیەکان هەیە گۆشتێکە مۆری پێوەیە ئەو گۆشتە بکڕن بەڵێ بەدڵنەوە زۆر باشە جا دکتۆر ئەرکان ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڤیددیۆیەک بڵاو ئەبێتەوە باس لاوە کاتکە جۆرە گۆشت هەیە گۆشتی سوورە کرمیتیایە پێم خۆشە جەنابەت لەسەر ڕاستی ئەم ڤیددیۆیە بدوێت دوەوەی کە چیرۆکی پشتی ئەم ڤیددیۆیە چییە؟ بەڵێ بەداخەوە سوۆسیال میدیا بۆتە سەرچاوێکی ناڕاست بۆ زۆرێک زانیاریەکان ئەم گرفتە هەر لێرەیە نییە لە زۆرێک لە وڵاتان هەیە کە هاوڵاتی سەرچاوی زانیاریەکانی زۆرجا بۆ بە سوۆسیال میدیا سوۆسیال میدیاش بن و تۆش دەتوانین بەداخەوەی کە پێوترێ فێک نیوز هەواڵی ساختە لە پشت لاپتۆپێکەوە شتێکی ساختە دروست بکەیت و 2000 ڕای عام بجوڵێنی ئەم ڤیددیۆش هەر هەمان شێوە بوو ئێمە چەند ساڵێکە باز لە کرمیشتی ڕەشەوڵاخەکەین لەم کەناڵە بەڕێزەوە لە کەناڵەکانی دیکەەوە کاڵێن ئەمە کۆمەڵی نەخۆشی هاوبەشی نێوان ئاژەڵ و مرۆڤەیەکیان ئەم جۆرە نەخۆشیە ئێمە لە کوشتارگەی نووی سلێمانی ڕۆژانە سافەکانمان ڕێگری لەم جۆرە نەخۆشیە ئەکەن بچێتە ناو بازارەوە بۆیە ئەڵێین با هاوڵاتی گۆشت سەر شەقامەکان نەکڕێت ڤیددیۆیەک بڵاو بووە کە جۆرێک کرمێکی درێژ لە ماسولکەیەکی سوورایە هەموو کەس وازانێ کامە گۆشتی مانگایە یاخود گۆشتی مەڕە کاڵێن ئەمە کرمیشیتیە و نەکڕێت و ئەوانە ڕاستەکەی شتیوامان نییە لە ڕووی زانستیەوە لەو جۆرە کرمەمان نییە لە مانگایە بەو شێوە درێژە ئەوەی کەوتێ کرمیشیتی ڕەشەوڵاق لە مانگایە بەقەدەر نیو دنکە برنجە بێ نیو دەنکە برنج قەبارەکە هەر ئەوەندە بێ چکە ئاژەڵەکە باسی کرمیشیتی ڕەشەوڵاق بکەین ئاژەڵەکە هەڵگرە خۆی توش نابێ ئاژەڵەکە بەست کرمۆکەکە کە پێوتێ سیستی سەرکەس بۆ بەست کرمۆکە گوازێتەوە بۆ مرۆڤ لە چ ڕێگەیەکەوە لە ڕێگەی خواردنیشترا بۆ ئاژەڵەکە لە ڕێگەی خواردنی هێلکەی ئەو کرمۆکەیەوە ئێستا ئەو هێلکەی لە چیە ئێستا ئەبێ سوورەکەی بەو شێوە تەواو بێ کرمۆکە لە لەشی ئاژەڵەکایە لە گۆشتەکایە ئەگەر گۆشتێکی نەکوڵاو بالمناسبە ئەم کرمە لە 60 بۆ 80 پلەی سەدی کوڵان لە ناوەچی ئەگەر هەش بێ ئەگەر هەش بێ لە ناوەچی بەو کوڵانەکاتە چێشتەکان لە ماڵی ئێمە ئەکوڵات لە بێ خۆشبەختانە ئێمە خواردنی هەمووی ئەوەندە ئەکوڵێ بەڵێ لە ناوەچێ کەم گۆشتە نەکوڵاوە مرۆڤێک ئەی خوات کرمۆکەکە کە وتمان لە نیو دەنکە برنج بچووکترە ئەچێتە هەناوی مرۆڤ لە هەناوی مرۆڤ گەورە بێ درێژە بێ ئەبێ بە کرمێکی پێگەشت و ناوەکەی گۆڕێ بە تینی ئاستاجیناتە ئەم تینی ئاستاجیناتە کە بێ بە کرمێکی توش بوو مرۆڤی توش بوو لە ڕێگەی پیسایەوە هێلکە دروستەکە ئەو هێلکەیە ئەگەر ئاژەڵێک بیخوات سوڕەکەی بەرداوامە بێ بێتەوە بە کرمۆکە لە گۆشتەکەیە یانی سوڕەکەی بۆ شێوەیە لە مرۆڤەکەەوە چێتە مەسەلەن سروشتوانە ڕێی پیستە تێکەڵ بە ئاوە بێ بەداخۆ هەندێک لە خاوەناژەکان ئاوی پیس بوو بەکارێنن ئەوە شەوکارێکە پاشان چێتەوە ناولەشی ئاژەڵەکە و سوڕەکە بۆ شوێ بەرداوام زۆر باشە ئاجاو بینەوە سەر ڤیددیۆکە باش گەڕان من گەڕان بە دوای ئەو ڤیددیۆیە توانیمان ڕاستی ڤیددیۆکە بدۆزینەوە کە باس لە کرمێکەکە لە جۆرێک ماسی کە پێوتێ یەلۆتەیل ماسی کلیک زرد لە نێو دەرەیە هەیە بۆ نمونە لە دەریاکانی دەوروبەری سین و یابان وانە لەو جۆرە بەس لەو جۆرە ماسیە گەشاکە فۆکۆنیمە ئەم جۆرە ماسیە
ئەو جۆرە کرمی تیاگەشاکە بە تایبەتی لە وەرزی بەهار و هاوینە کابراەک مەسەرەن سینی ئەم ڤیددیوە شەرحەکە هاتوون ئەو پارچیان قرتانویانەوە بەم شێوەیە بڵامیان کردوێتەوە و زۆرێک لە ترس گڵەڕاکیان دروست کردو کە مەعلەعلم وان نییە ئەوە لە ناو ماسیە ئەو جۆرە ماسیەش لە وڵاتی ئێمەیان نییە باشە جا دکتور ئەو بە خۆشحاڵی کاتە ئەوە هەر ڕاست نییە ڕاست نییە لە سوۆشەل میدیای خۆشمە بڵام کردەوە و بەسپاسەوە زۆر خەڵکیش ئاماژیان پێ کردو و بڵاویان کردوێتەوە کە ئەم جۆرە ڤیددیۆیە ڕاستیەکەی ئەوەیە کە من دامناوە قرتێنراوە باشە کاتە هاوڵاتیان بێخەم بن ئەو ڤیددیۆ دوورە لە ڕاستیە بەڵام هەر ئەو کرمە کە جەنابەت باست کرد ڕەشە وڵاخ ئەم کرمە ئایا دکتور لە ئێستادا هەیە لە هەرێمی کوردستانیان نەخۆشی دیکە هەیە بەم شێوەیە کە با بڵێن هاوڵاتیان ئاگادار بن لەسەری کە پەیوەندی بە سەلامەتی کۆشتەوە هەیە لە پزیشکی ڤێتێنەری و یاخود لە شێوازی پشکنینە لە قەسابخانەکانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا من زۆرێکیانم بینیوە پشکنین بۆ کرمی ڕەشە وڵاخ هەر بەم شێوەیە کە ئێمەیکەین ئەستان پێوتێ ڕۆتین ئیسپێکشن واتە پشکنینی ئاسایی پزیشکەکە پشکنی ئاساییەکە چەند شوێنێکمان هەیە لەشی ئاشەڵەکە ئێمە ئەزانین ئەم کرمۆکەی حەزی لەو جۆرە ماسوولکانەیە لەو جۆرە ماسوولکانەیە ئەم کرمانە ئەبینرێ لە دەرەوەی جەستەی ئاژەڵەکە پاشەوەی کەسەر ئەبڕێ ئێمە دایسێکشنواتە ئەی بڕین ئەو جۆرە ماسوولکانە کرمۆکە تیابینی و پاشەوەی کە بینیمان مەسەرەن لە کەلەی سەرابینێ ئەچی بۆ دڵ لە دڵابینێ ئەچی بۆ کەلەی سەر ئەچی بۆ جۆرە ماسوولکانی لە شەکەی بڕاری ئەمە ناوبەری بەڵێ هەیە من 4 ساڵەمە پێش توێژینەیەکم لەسەر و جۆرە کرمە کردووە و لە ڕێگەی پشکنی DNA بۆ یەکەم جار لە عێراقا ئەومان کردووە کە بەڵێ ئەم جۆرە کرمە هەرێمی کوردستان و عێراقا بوونی هەیە و لە دەوروبەریشمان بوونی هەیە ئێمە زانین زۆرێک لە وڵاتەکانمان هاوردن هاوردەی هندستانن هاوردەی پاکستانن هاوردەی ئێرانن ئەمانە هەیە و حاڵەتی کرمیشتیش لە مرۆڤ هەر هەیە لە هەرێمی کوردستانە ئەوە بەڵگە نەویستە زۆر باشە بەڵام ئەفو ڕێگەی کۆنتترۆلکردنی زۆر ئاسان وایە پشکنینەکان چێ کە دکتور بەگشتی ئەنجامەدرێت بۆ ئاژەڵەکان لە قەسابخانەکانە لە کوشتارگاکان لە کوشتارگەکانی لە کوشتارگەیەکی نمونەی نێودەوڵەتیە کۆمەڵێک پشکنیمان هەیە کە پێوترێ پشکنینی پێشتر بڕین واتە ئاژەڵێک هێنرێت بۆ کوشتارگە لە کوشتارگە پشکنی پێشتر بڕین بۆ کرێ لە بەرەی کۆمەڵە کۆنیشانە هەیە ئێمە ئەتوانین بڵین ئەم ئاژەڵە بە زیندوێتی ئەم نەخۆشی هەیە هەندێکی ڕێگە نادرێ بەسەر بڕینی هەندێکی ڕێگەدرێ بەسەر بڕینی مەعەل ئیستیفهام یعنی ئەڵێ ئێمە زیاتر ئەبێ وردبین لەسەری ئەمەشکنینی زیاتری بۆ ئەوێت پاش ئەوە سەر ئەبڕێ بە زنجیرە قۆناخانی سەربڕی ناچێ تاگاتە بەردەم پزیشکی ڤێتێنەری پزیشکی ڤێتێنەری ئەو کاتە پێویستە ئۆرگانەکانی ناوەی ئاژەڵەکە بشکنێت زایدن ماسوولەکانی زایدن لیفەگریەکانی ئاژەڵەکە زایدن شێوەی دەرەوە و شێوەی دەرکەوتنی ئەم ئەوەی کە پێوتێ کارکەس لاشە ئاژەڵەکە لە ئاژەڵەوە بێت بە کارکەسە بە لاشەیەک ئەبێم لاشەیە ئەم پشکنانی بۆ کرێ یەکەم پشکنینی چاو بینین پاشان پشکنی پاڵپێشنات دەست لێدان پاشان ئینسیژن کەوەی کە ئەوترێ لەتکردنی هەر ئۆرگان و شتێکە گومانە لێ هەیە بۆ نیشانەکانی گەڕێی پاشان وەرگرتنی لە حاڵەتی آخر سامپڵ وەرگرتی نمونە لە ئاژەڵی گومان لێکراوە ئەوەی تر بە پاشەوانە خەتە ناو بەڕادەوە پێوتێت چێڵین واتە سفر بۆ 4 پلەی سەدی کۆمەڵک بەکتریای خۆژێن هەیە لە لەشی ئاژەڵەکە لە ریخۆڵەیە کە ئاژەڵەکە ئەمرێ و بەکتریا خۆژێنانەیە ناو لە شەکەوە کە ئەبێ بە سفر بۆ 4 پلەی سەدی پH کەوەی پلەی ترشێتی لە 7.2 کە تفتە لەشی ئاژەڵەکە یێتە سەر 5.8 چێتە ئەبێتە بە ناوەندێکی ترش کە بوو بە ترش ئۆتۆماتیکیە ئەو بەکتریانە ناوەچێت بالمناسبە ئەو گۆشتەی سەر شەقامەکانی ئەو ناگاتەوە پلە ترشێتیە ئەوەش مەترسێتێکی تر زۆر باشە دکتور ئایا ئەم پشکنینانە سەرجەمیان لە کوشتارگاکانی هەرێمی کوردستان ئەنجامەدرێت ئەوە ئێمە بەرپرسینین و توانین بە خۆشبەختانەوە بڵین ئاماژەکردنە بە کوشتارگەی نوێی سلێمانی کە ستافێکی کارا و زیرەک و کوڵی دەستۆزی لێیە ئێمە چوار دکتۆرمان هەر پسپۆڕێتیان هەیە لەو بوارەیانی دیپلۆمی باڵیان لە
تەندروستی گۆشتا هێناوە بەڵێ. کە پشکنینی بۆکەن و توانین بڵین دڵنیایی بین بە هاوڵاتیان. باڵێ زۆر باشە. جا دکتور بابەتێکی تر لەسەر گۆشت هەیە ئەویش ئەوەیە کە ئێستا گۆشتەکە لە کوشتارگا پشکنینی بۆ ئەنجام درا سەلامەت بوو لە قەسابیەکانشە هەر سەلامەت بوو هاوڵاتی چوو گۆشتێکی باشی کڕی بەڵام لە ماڵەوە گۆشتەکان چۆن هەڵبگیرێ باشترە. بەڵێ بابەتێکمان هەیە ئەگەر دەفەت هەبێ سەلامەتی خۆراک بۆ کاتی کە باس کرێ سەلامەتی خۆراک سەلامەتی خۆراک بریتە لە هەڵگرتنی لە خۆراک لە کێڵگەوە هەتاوەکو سەر مێزی هاوڵاتی مێزی بەکارهێنەر چەند ڕێگایك ئەکرێتەوە هەڵگرتن گواستنەوە کۆگاکردن بەستن گەرمی ئەوەی کە تۆ باسیەکەی کۆتا خۆناغا کە گەرمیە بەکارهێنانە بەکارهێنان ئەوە چوارەسەکەی سەلامەتیە بەکارهێنان بریتە لە چۆنەتی ئامادەکردن ئەو گۆشتە بۆ بەکارهێنان لە ڕێگەی بەستکردنەوەی پلەی گەرمیەوە ساندەرێکمان هەیە بۆ ئامادەکردنی گۆشت و بەرهەمە خۆراکیان بەگشتی بریتە لە 75 بۆ 80 پلەی سەدی لە سەدان 90 بۆ 95 بەکتریا و ڤایرۆس و مشەخۆرەکان کرمەکان لەم پلەی گەرمیە ناوەچن واتە ئەگەر گۆشتێک بە برژاندنیش ئامادە بکرێ بگاتە ئەو پلەی سەدیە 75 بۆ 80 پلەی سەدی لە ناوەچێت بۆیە زۆرێک لە شێفە نێودەوڵەتەکان شێفەکانیان کابانی ماڵ گەرمی پێویان هەیە بێرەوانەوە هەیە پێشوی خواردنەکە پێشەشکەن ئەو گەرمی پێوە گەرم پێوێکی درێژاکرێتە ناو خواردنەکەەوە بزانن لەو پلس گەرمیایانە واتە هەر گۆشتێک ئەوەی کە خۆمان نەخرێتە ناو بخارەوە ئەوەندە سەعات جێڵێ ئەوە هیچ شتێکی تیان نامێنێ و بێخەم بن ئەگەر ئەژدیهاشی تیا ناوەچێت زۆر باشە. زۆر سپاس دکتۆر ئەرکان بۆ ئامادەبوونی بەڕێزت مەمنون بۆ زانیاریەکانت. ئازیزان لەگەڵتان بەردەوام ببین.